لەسەرم بابەتە کاروانستونی و تێبێژی بەڕێبەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانەکە کاروان بەخێر بیت تۆ ساڵانە بەم پرۆسیەوە زۆرمان وەبن و هاوڕێ حاجیانن لەم سەفەرانەی کە بۆ ماڵی خوای کەن مانوو نەبن. زۆر سپاس. ئەگەر لەسەر پرۆسەکە بە شێوەیەکی گشتی پێمان بڵیت پرۆسەکە چۆن بەڕێوە چێ ماشەڵڵا ژمارەیەکی زۆری هاوڵاتی خۆیان تۆمار کردووە تا ئێستا و کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووتان بووتەوە سەرکەوتنی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکە لەسەر بابەتانە. بەڵێ زۆر سپاس کاک عەمار، دەستی جەنابش و هەموو هاوکارانیش خۆش بێت و دامەزراوەی کوردستان 24 کە هەمیشە بە گرنگیەوە بە باسی پرۆسی حەجی کردووە بەڕاستی خستنە ڕووی ئەم داتانە زۆر جوان بوو و خەڵکێک زۆر باش تێدەگاتن. ئەم پرۆسەیە لە دەی مانگەوە طبعا لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێز دکتۆر پشتیوان سادق و بەڕێبەری پێشووی بەڕێبەراتی گشتی حەج و عومرە شێخ نیاز ئەمە ڕایانگەیاند ماوەی لە دەی مانگەوە دەی مانگی پێشووترەوە واتە ماوەی ناونووسین چ ڕۆژ بووە. ئێستا تەنیا وەکو جەنابشت ئاماژەت پێدا تەنیا 7 ڕۆژ ماوە ناونووسینەکە ڕادەگیرێتن و دوجار ئێمە دەست بە پشکنین دەکەین. بەڕاستی ئێمە لێرەوە بە سپاسەوە بۆ ئەنجومەنی وەزیران و خودی مەکتەبی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە هاوکار و پاڵپشت بووینە بۆ پرۆسەی حەج و عومرە لە هەرێمی کوردستان و خودی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری و کاکی و ئەوستافەکەی بەڕاستی ئەرکیان کێشا سیستەمێکی لەم جۆرە پێشکەوت و بەڕاستی ئەبێ هەموو کوردێک شانازی پێوە بکاتن. سیستەمێکە ڕەنگە لە ئاستی وڵاتانی دەوروبەری سیستەمێکی زۆر پێشکەوت و خێرا بێتن چونکە ئەوەی کە ئێستا کە کراوەکو جەنابەت ئەماژە کێشەکان چییە بەڕاستی ئەتوانم بڵێم سفر کێشەمان هەبووە. یعنی لەگەڵ ئەو سیستەمادا پێشووتر ئەوە خەڵک بچێتن سەرە بگرێتن بەو گەرمایە لە سەری نووسینەکانی حەج و عومرە ڕابوەستێتن ڕەنگە 100 کەس 200 کەس لێ ڕابوەستن تاواکو فۆرم پڕ بکەنەوە اینجا بگاتەوەی استینساخکردنی بیتاقەی بە کارتی نیشتیمانیە کارتی زانیاریە پاسپۆرتە ڕەنگە خەڵکێک لە دەرەوە دەهات بوو نمونە کەسێک ناچار دەبوو لە چۆمانەوە لە حەج و عومرەوە بێتە سۆران کەسێک ناچار دەبوو لە پێنجوینەوە بێتە سلێمانی لە شوێنی زۆر دوورەکانە ئەوە بێنە سنتری شارەکان هەنێ شەهر نەیانزانی بێ پێداویستەکان چیە مەسەڵات بێ پێداویستێکی لەگە خۆیان نەیە نابێ بگەڕێتەوە دیسان. باش ئێستا لەسەر ماڵپەڕەکە کامل زانیاری هەیە کە هەر هاوڵاتیەک پێشەوەی فۆرمەکە پڕکاتەوە ئەتوانێت زانیاریەکان بخوێنێتەوە هەموو ئەو پێداویستیانەی کە هەیەی وە لە ماڵیشەوە ئەکیت وایە ئەمە لە ماڵ ئەمە ئاسانکاریەکی باشە بڕیاریشتان داوە بە خۆڕایی بێت هەر بە خۆڕاییە ئەمساڵ ینی بەڕاستی بەس بۆ ئەمساڵەیە بۆ ساڵەکان ئەمساڵ بە خۆڕاییە هەرچەندە ئێستا بەڕێبەری گشتی حەج و عومرە ینی خانەنشین بووە و پێش چەند ڕۆژێکیش ینی ئەو بڵاو بڕیتەوە مەسەلەن کێ شوێنگیرەوەی دادنێتن جا زۆر باسی من دەکرێتن ئەگەر من بوو من دەتوانم ئەو قەناعەتە بە ئینشاءڵڵا بە حکوومەت بێنم و کاری لەسەر بکەین کە لە داهاتوودا ئێمە لەو پێگەیەدا بین کە بە هەمان شێوە ساڵانی داهاتووشدا بە خۆڕایی فەرهەم بێت. دەزانی کاک عەمار ینی بە خۆڕایی بوون شتێکی زۆر کەم نییە بڵێن ئەگەر باسی بکەین. یعنی ئێستا وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە حاڵی حازردا 41366 کەس فۆرمیان پڕکردوتەوە واتە 41300 کەس ئەمەنە فۆرمان لە هەر فۆرمێکدا فۆرمان هەیە دوانی فۆرمان هەیە سیانی تۆتەلی کەسەکان زیاتر لە 71000 کەس پڕی کردوتەوە. ئەم 71000 کەسە ئەگەر هەرێکی $10 واتە 15000 بدا بە حکوومەت یاخود حکوومەت پارەی وەرگرت بە ئێستا دەبووە نزیکی $700,000 ئەگەر $20 وەرگرت بە وەکو 25000ەکەی لە هەندێک شوێن و وڵاتانی دیکە وەردەگرێت دەبووە $1,400,000 بڕادەکەی حکوومەت ئەو پارەی نەویستووە. ئەمە دیارە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن کابینەی نوێمە بۆ هاوڵاتیان یعنی هیچ بڕەپارەیەک وەرناگیرێتن سیستەمەکە بە خۆڕاییە و یەک جاریش هاوڵاتی دەتوانانی ناوی بنووسیت. لە ساڵانی پێشووتر خەڵکە بۆ 8 جار ناوی نووسیوە 2 جار ناوی ینی چەندین کێشە و گرفتی هەبە بەڵام ئەو ساڵ بەڕاستی کارێکی زۆر گەورە کراوە و هیچ ناوێکی دووبارەی تێدا نیە لەسەر بنەمای پێناسی دیجیتاڵی کە بەڕاستی پرۆژەیەکی گرنگی استراتیژی حکوومەتە ئاماژە بەو ڕێژەیە کرد پێشبینیە کرێم ڕێژەیە بەرز بێتەوە ئەمە یەک دوو چەند فۆرم لە چاوەڕوانیە ماوەتەوە یعنی گرفتیان هەیە و گرفتەکانیان چارەسەر نەبووە و چ داواکاریەکان هەیە لەسەر بۆ ئەوانەی کە تا ئێستا کەم و کوڕی لە داواکاریەکە. بەڵێ ئێمە لە سەرەتاشدا پێشبینیمان ئەوە بوو کە
ڕەنگە نزیکەی 100,000 کەس لە هەرێمی کوردستان فۆرم پڕ بکاتەوە لەبەر ئەوەی لە یەکەم ڕۆژەوە دیار بوو یعنی چەند کەس پڕ کردەوە ئێمە وەکو معدل باسمان کرد خۆت بە تێکرا باسمان کرد و لێکماندایەوە تقریبا ئێستاوا نزیک دەبینەوە لەو ژمارەیەکە دەبێتە 100,000 هەفت ڕۆژی ترماوە تەسەوڕ دەکەین طبعا لۆدێکی زۆر لەسەر سیستەمەکە بەڵام سیستەمەکە بە هیچ شێوەیە گرفتی بۆ دروست نەبووە لەبەر ئەوەی زۆر بە پرۆفشنالی دروست کراوە بە بەردەوامی برادرانی تەکنەلۆژیای زانیاری لەسەر هێڵن بۆ ئەوەی ئیشی تێدا بکەن و بۆ ساڵانی داهاتوشدا زیاتر زانیاری پێدا دەبێتن طبعا ئەو پرسیارێک کە جەنابەت ئاماژت پێدا تا ئێستا نزیکەی 7,000 فۆرم لەم کەسانێک کە پڕیان کردەوە خستویان خانەی پاشەکەوتکردن ئێمە پێش چەند ڕۆژێکیش ئەومان بڵاو کردەوە کە هەر هاوڵاتیەک بۆی پشتڕاست بێتن ئایا فۆرمەکەی پشتڕاست کرایەوە پەسەند کراوە ئەبێ بچێتە ناو داواکاریەکانم UPN خۆی لێ بدات واتە بایومەتری زۆر جار خەڵک دەڵێن ئەم UPN چییە بە کوردیەکە و بە گشتێکی کە لای خۆماندا بڵاوبوویتەوە بایومەتریە بایومەتریە لە بانقەکاندەوە لێرەوە ئێمە سپاسی هەموو ئەو نووسنگانە دەکەین کە 26 نووسنگە لە هەموو هەرێمی کوردستان کە ئەو ماوەیە پشودرێژ بوون و هاوکاری حاجیان بوون و حەجخوازان بوون کە کاریان بۆ کردووە بەڕاستی کەسمان نەبینی وەگلەی لە بانکەکان بکاتن ئەوانەی کە لە KRD پاس ئەو ئەپلیکیشنێک کە لەلایەن تەکنەلۆژیای زانیاریەوە دانراوە هەموو شوێنەکان دانراون بە لوکیشنەوە واتە دیارە تۆ لە سلێمانی شوێنێک لە دهۆک بە هەمان شێوە هەموو لوکیشنەکانیان دیارە 7,000 فۆرم ماونەتەوە بڕیارە نامەیان بۆ بچێتن پێیان بڵێن داواکاری خۆتان لە پشت ڕاستکردنەوە ببەنە پەسەندکردن و پێشکەشی بکەن پێیانەڵێن کەم و کوڕەکانیان چییە کەم و کوڕی تێدا نییە بەڵام چەند ئەوە پێشکەشیان نەکردووە وان دەزانین لە پێشکەشیان کردووە بەڵام چوتە خانەی پاشەکەوتکردن یعنی پاشەکەوت کرایە تەنها ئەوەن یەک دەستێک لە پێشکەشکردنەکە دەدەن و ئاگادارکرێنەوە چونکەوان نازانن ئاگادار دەکرێنەوە بە نامەی مۆبایل ئەو ڕۆژەش لەگەڵ برادرانی فەرمانگەی تەکنەلۆژیا لەسەر هێڵ بووین ئاگادار دەکرێنەوە بە نامەی مۆبایل یاخود بە UPN کە پێیان دەڵێن پێشکەشی بکەن بۆ ئەوەی ئەوانیش بچنە ناو خانەی پێشکەشکردووانە و ژمارەکە هێشتا زیاتریش دەبێتن زۆر باشە پرۆسەکە ئەلکترۆنیە ڕەنگە هەموو کەسێ نەتوانێن پرۆسەی ئەنجام بات ئێوە ڕێنماییتان چییە بۆ خەڵکە یان چۆن جوابی ئەو خەڵکەیە دەنەوە کە پەیوەندیتان پێوەکە هیچ کۆنتاکتێک هەیە لە بینی ئێوە خەڵکە ڕۆژانە کۆنتاکت هەیە ئەماریانی ئێمە هەشت نووسنگەمان هەیە لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجەوە هەر چوار ئیدارەی سەر بەخۆی سۆران گەرمیان ڕاپەڕین زاخۆ هەر کەسێک پرسیارێک هەبێتن ئەتوانی سەردانی ئەو شوێنانە بکاتن وەڵامی دەدرێتەوە جگە لەوەش سەردانی بەڕێبەراتی گشتی حەج و عومرە دەکەن بۆ هەر پرسیارێک ئێمە وەڵامیان دەدەینەوە ڕاستە بابەتەکە ئەلکترۆنیە بەڵام خەڵکیش لێ ڕاهاتووە ئەگەر هەرچ نەبێت کەس خەڵکێک هەبووە ڕەنگە کەسوکاریان یاخۆ سەردانی نووسنگەیەک دەکەن بۆیان پڕ دەکرێتەوە زۆر ئاسانە وەکو جەنابشت ئاماژ پێدا بە کوردی و بە هەردوو شێوەزاری کرمانجی و سۆرانیە و بە عەرەبیە و بە ئینگلیزیە سیستەمێکی زۆر جوانە وەکو گوتم دەبێ هەمومان شانازی پێ بکەن وە شتێکی تر لە هەمویان گرنگتر ناوی دووبارەبوونەوەی تێدا نییە و لە پاش 20 مانگ ئۆتۆماتیکیان ئەم سیستەمە ڕادەوەستێت چاوەڕێ دەکەین هەمویان پەسەند بکرێن واتە ناوەکان کە دێتە لای ئێمە نووسنگەکان ئێمە پەسەندی دەکەین بۆ یەکی تا 15 سیستەمەکە خۆی تیرروپشکەکەش دەکاتن ئەواتە تیرروپشکەکە وەکو ساڵانی پێشووتریش نییە ئەو ناوانێک کە دەچنە ناو ئەو سیستەمە هیچ کەس بۆی نییە نەبسڕێتەوە نە دەستکاری بکە نەکەم و زیادی بکاتن باش یعنی یەکسانی و دادپەروەریەکی تەواو بۆ هاوڵاتیان فراهەم دەکات لە حەجکردندا و جگە لەوەش مامۆستایانی ئاینی پزیشک و کارمەندانی پزیشکی و کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوەکان و هەموو ئەوانەی خاوەن کۆمپانیان ئەوانەی کە ساڵانە هاوڵی حاجیان دەبن ئەوانی سەر بەو سیستەمە ناوی خۆیان تۆمار دەکەن زۆر باشە ئەم سیستەم و بە ساڵێکی تریش بە هەمان شێوە بەردەوامە بێ هەر ئاوا دیجیتاڵیە بێت بەڵێ ئیتر هەنگاوێکی حکومەت ناوێتی ئەو ماوەی 3 ساڵە کاری لەسەر دەکرێتن بە هەمانگی لەگەڵ فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری ئەم ساڵ زۆر بە باشی بەڕێوە چووە بۆ ساڵی داهاتوش هەوڵ دەدەین دەوڵەمەندتری بکەین یاخود ئەو هەندێک بابەتی تێدانە بوو ئەتوانین کاری لەسەر بکەین بەڵام ئەوەی کە ئەم ساڵ بەڕاستی ئێمە تەسەوڕمان نەدەکرد خەڵکی ئێمەش لەوە تێگەیشتووە ڕۆژانە بەکارهێنەری مۆبایلە وەکو ئەوەی کە بیتاقەی بایع پڕ دەکاتەوە ئەو فۆرمانە و دیسان ئەم لینکەکە تایبەتە بە حەج یاخود بە دەواازەی حەج وبسایتێکی زۆر جوانە ینی دانڕەوە لە ناو KRD پاس کە ئەمیش پرۆژەیەکی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ لەوێ یادانراوە چەند ڕۆژێکە گرفتێک هەیە چل پاسی ئەمرەکارانی عێراق و هەرێمی کوردستان لە دەواازەی
لەسەر سنووری سعودی ڕاگیراون تا ئێستا ڕێگەیان پێ نەدراوە بچنە ژوورەوە بە گومانی هەبوونی مەوادی قەدەغا یان بابەتی قەدەغا لە نێو ئەمریکارانە پێشتر ئێوەکو هەرێمی کوردستان با بڵین کۆمپانیەکان و عەبرەکارانتان ئاگادار کردوێتەوە لەو مەوادانەیان لەو بابەتانەی کە لە وڵاتی سعودیە قەدەغەن و تا چەند کۆمپانیەکان و خەڵکیش بەم بابەتەوە پەیوەست بوون لە هەرێمی کوردستان بەسپاسەوە تا ئێستا هیچ کۆمپانیاکی مە تێمەنەتێوە نەگلاوە و من لێرەوە سوپاسی هەموو کۆمپانیەکانی حەج و عومرەی هەرێمی کوردستان دەکەم کە بەو پەڕی پابندیەوە پابند ڕێنماکانی بەڕێبەراتی گشتی حەج و عومرە وەزارەتی ئەوقاف و ئەو ڕێنماکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمە چەشنن و ئەو زانی هەندێک لە هەندێک پیجەکاندا بەڕاستی بۆ هەندێک بابەت وا باسکراوە کە ئەمانە کۆمپانیا خەڵکی هەرێمی کوردستان بۆ چاوەشەکردنی ئەم بابەتە من لێرەوە ڕەت دەکەمەوە من دوێنێ پەیوەندیم لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان هەبوو ئەوانەی کە لەوێن ئەوانەی کە لێران هیچ کۆمپانیاکی ئێمە تێدا نەبووە گومان دەکرێت ئۆتۆمبیلێکە ڕەنگە من ناتوانم بڵێم باشوورەی ناوەڕاستە مهم هەرێمی کوردستان نییە و هەم ئەو ڕۆژ لە ئەو لێدوانەی من لە زۆربەی ماڵپەر عەرەبیەکان بەڵاو بوویتەوە کە ئەمە ڕەتمان کردوتەوە باشە کێشەی ڕاگیرانەکە چی کێشەی ڕاگیرانەکە کاک عەمار ینی هەندێک خەڵک هەیە و لە بەیاننامەی دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیش دەهاتووە بەبێ گوێدانە یاسا بەرکارەکانی عێراق و سعودیا هەر بە ئەنقەس یانوێ مخالەفە بکەن و سەرپێچی بکەن هەندێک مەواد ببن کە قەدەغەکراوە لە سعودیا جا باس لە مادەی قەدەغەکراو هاتووە نیانگوتووە بۆ نمونە مەشروبە یاخود نێرگەلە یاخود جگەرە یاخود حەبە بە بەگشتی بە وەکو مادەی قەدەغەکراو هاتووە دیارە ئەو مادانیان بینیوە لە هەندێک لە پاسەکاندا کە بینیویانە دەستیان کردووە بە پشکنینێکی زۆر چر بوو هەموو پاسەکان عمرەکاری ئێمە دوێنێ لە سەعات 12 نیوەڕۆوە داخلی عەرعەری سعودی بوون لە سەعات 6 بەیانی ڕۆژی دواتر دەرچوونواتە نزیکەی 20 سەعات لە سنووری سعودیە ماونەتەوە اینجا سەریان بەرکەوتووە بەڵام من پەیوەندیم لەگەڵیاندا هەبووە دوێنێ شەو تا بەیانی الحەمدولillah هەمویان تێپەڕیون سنووری عەرعەریان دەرباز کردووە لەسەر کێشەی کۆمپانیەکان لە ساڵانی ڕابردووە ژمارەیەک کێشە هەبوو لە هەندێک کۆمپانیا کە دوور لە یاساکانی وەزارەتی ئەوقاف کۆمەڵە کاریان ئەنجامەدا لە هەرێمی کوردستان تا چەند ئەمە کۆنتڕۆڵ کراوە ئێستا و ئەتوانین بڵین پرۆسەکە بەو شێوازە ئەڕوا کە ئێوە بەرنامەتان بۆدانە بەڵێ لەمەوەی 4 ساڵی ڕابردوودا و 4 ساڵی کابینەی نوێمی حکوومەت بەڕاستی ئیشێکی زۆر گەورە کرا لە بابەتی کۆمپانیەکاندا دەرکەی ینی کردنەوەی کۆمپانیا و دامەزراندنی کۆمپانیامان بۆ خەڵک ئاسان کرد لەم ماوەیەدا نزیکەی 200 تا 300 کۆمپانیا دامەزراون هەر ئەو کۆمپانیانە نەشی مەرجی سەرەکی ئەوە ئەبێت فەرمانبەر نەبێتن یعنی ئێستا نزیکەی داهاتی هەزاران عائیلە لەسەر ئەم پرۆسەی حەج و عومرەیە ئەوە کۆمپانیەکان کە دادەمەزرێن ئێمە ساڵانە هەندێکیان بۆ تێز دەیانبینە حەج و دەیانگەڕینە بۆ ئەوەی فێری ئەم بابەتە بن کۆمپانیەکان بەسپاسەوە پابندن بە ڕێنماکانی خۆمان بەڵام هەندێک جار هەندێک کۆمپانیا یاخود هەندێک کەس بانگەشی ئەو دەکەن کە خەڵک دەبن بۆ عومرە بەبێ ئەوەی مۆڵەتی فەرمیان هەبێتن ئێمە لە پێیجی حەج و عومرە و بۆ هەموو ڕاگەیانەکانیشمان ناردووە پێش ماوەیەک 187 کۆمپانیامان بڵاو کردەوە کە ئەمانە مۆڵەتی پێدراون مۆڵەت پێدراون و بە فەرمی گرێبەستیان لەگەڵ حەج و عومرە کردووە هەفتەی ڕابردووش ڕۆژی پێنجشەممە 59 کۆمپانیا دیکەشمان بڵاو کردەوە کە ئەمانەش مۆڵەت پێدراون خەڵکی دەتوانێت لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە بچێتە فەریزەی بچێتە سنەتی عومرە ئەگەر هەر کەسێک چووە کۆمپانیایەکی عومرە ناوی لەو لیستەدا نەبوو با لەگەڵ ئەمانە نەچێتن مۆڵەت پێ نەدراوە و ڕەنگە کێشەی بۆ دروست بێتن زۆر باشە قسە لەسەرم بابەتە زۆرە و گفتوگۆکە ئەکرێت درێژتر بێت بەڵام ئێمە کات و دەرفەتەکە مەزنەوەنەیەکە کاروان جینا بابەتی زۆر ماوە قسەی لەسەرکەی ئینشەڵڵا ئێمە لە داهاتووە لەگەڵ ئێوە وردە لەسەرم بابەتانە بەردەوام مێکسەتان لەگەڵ سپاس بۆ بەڕێز کاروانستۆنی وتەبێژی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە زۆر سپاس